بارودۆخەکە لە باش ناچێت دوای یەکەم وتیوێژی ناوکی لە ماوەی چەندان مانگدا کۆریای باکوور بە خێرایی گەڕایەوە. ڕاوەستانی دانوستانەکان بە هیچ ئاکامێک هەموو بەهۆی ئەو ڕاستەوەیە کە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا واز لە ڕوانگە و ڕەفتاری کۆنی خۆی ناهێنێت. بەڵام ئەوەی نوێ نییە ئەوەیە دانوستانکارانی کۆریای باکوور بۆ چەندان ساڵە هەوڵیان داوە باڵا دەستی پیشان بدەن بەوەی ئەوان لە وتوێژەکان بکشێنەوە. ئەوەی لەم هاوکێشەیەدا نوێیە ئەوەیە سەرۆک ترامپ هەتا ئێستا دوو جار لە وتوێژەکان لەگەڵ کۆریای باکوور کشاوتەوە. یەکەم جار بەر لە کۆبوونەوەی لووتکەی بەرایی لەگەڵ کیم جۆنگ ئون بوو. من بڕیارم داوە کۆبوونەوە لووتکەیەکەی 12 مانگی حوزەیران لە سنگاپور هەڵبوەشێنمەوە. ئەوان ویستیان هەندێک گەمەی هاوشێوەی دۆناڵد ترامپ بکەن بەواتای ئەوەی کە ئێمە دەستپێشخەری دەکەین. ئێمە لە هانۆی سوکایەتیمان پێکرا جا لە پێناو پاراستنی ئابڕووی سەرۆکایەتی باڵامان باڵوەسکی میۆنگیل ئامادە بۆ ئەوی سوکایەتی بە ئەمریکایەکان بکات و هەمان ڕەفتاریان بەرامبەر بکاتەوە. چەند هەفتەیەک دواتر ترامپ لەگەڵ کیم کۆبووە بەڵام لە دووەمین کۆبوونەوەی لووتکەییان لە هانۆی ترامپ بە زوویی کیم جۆنگ ئونی بەجێهێشت. کیم گەشتێکی نزیکەی سێڕۆژی بە شەمەندەفەر کردبوو ئەو کارەی کۆریای باکوور بە سوکایەتی پێکردن تێڕوانی کاتێک ترامپ کۆبوونەوەکەی هەڵوەشاندەوە. پێشنیازی سەودایەک بە کۆریای باکوور دەبێتە سەرکەوتنێکی سیاسی بۆ سەرۆک ترامپ. لە ڕاستیدا هەر بۆ یەکیم جۆنون هەوڵ دەدات گەمەیەکی قورس بکات ئەو کاتیەوەی کە پرۆسەی تۆمەتبارکردنی سەرۆک ترامپ بەرەو پێش دەچێت. کۆریای باکوور هەوڵی بەدەستێنانی سازشی زیاتر لە ترامپ دەدات. ترامپ گوتوێتی ئەو سازدانی کۆبوونەوەی چوارەمی لەگەڵ کیم دەوێت بەڵام لە ئێستادا هەندێک لەوە دەترسن خواستی ترامپ بۆ ئەو کۆبوونەوەیە کۆت و پەیوەندی دانوستانکارانی ئەمریکایی بکات. بە بڕای من مەسەلەکە لێرەداوەیە کۆریای باکوور دەیەوێت ڕاستە خۆ مامەڵە لەگەڵ ترامپدا بکات. ئامەژ زۆر ئاشکرایە. لە ئێستادا کۆریای باکوور دەڵێت هەنگاوی داهاتوو لە ئەستۆی ترامپدایە. لەو کاتەی شاندی کۆریای باکوور بەرە وڵات بەڕێکەوتبوون نێردەی باڵایان ئاگاهیدا لە کاردانەوەی چاوەڕوان نەکرا و ئەگەر وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا بە زوویی ڕازی نەبێت.